سڵاو و ڕێزم هەیە بۆ پەیامەکەتان. دوای ئەوە سڵاو و ڕێزم هەیە بۆ کاکامەران کە ڕێوبەرایەتی ئەم شارەیە. ئێمە داواکەن لە جەنابی ئەم قسە و باسی ئێمە بگەنێتە سەری خۆیەوە. ئێمە وەڵاهی لە خزمەتگوزاریوە زۆر ینی تەواو هەمومان بێوەرین لەم حکومەتی هەرێمە. یوابێ هەموویشمان بە پێی خۆمان و بە پێی توانای خۆمان لە گەورە هەتا بچووک عەزیەتی کێشاوە لەم هەرێمی کوردستانە. بەڵام بێبەشین. یوابێ داوا ئەکەین لە حکومەتی هەرێم و لە ڕێبەرایەتی وارماوە ئەم جادەوبانی کۆڵانمانە هەمووی ئیبادە بووگە وەڵی نەسارە ماگە نە مناڵمان ماگە نیوەی دەستی ئەشکێ نیوە ڕانێشکە ڕاوەڕێەوە داواکەن لە جەنابی ئەم قسەیمە بواتە سەری خۆیەوە. من سپاسی کەناڵەکەتانەکەم دەستان خۆش بێ. وەڵی بەکو نەحەی وارماوە کۆمەڵی نەقسانیمان هەیە بەس نەقسانەیەکیان بنتە بە تایبەت دەستنیشانەکەم و کاکامەران ئەگەر هەڵوێست ئەگەر لەسەری بڕجوڵێت لەسەری بۆ نمونە کۆمەڵی ئیشکا زۆر باشە. ئەوەیە کە دارستانێکمان هەیە لە زەڕان لەسەر ئاستی هەرێم یەکەمە. هەمووی بەدەستکرد کراوە هەمووی شوێنێکی جوان و مەزبوطە بەس تەنها شوێنی ئیسراحەتی لێ نیە. شوێنی ئیسراحەت خەڵک کە چووە پارکەوە پێویستی بە شوێنی ئیسراحەتی خۆی بێوێت وەکو تەوالێت وەکو بەلو ئاوەکو ئاویش هەیە هەر لە ئەو شوێنەی خۆی ئاو باش هەیە ئاوێکی باشە یعنی کولفەیەکی کەم و مەسبێکی هەمی تێچێت. من لێرە داوا لە بەڕێزکا کامەرانەکەم بەڕێوەبەری ناحەی وارماوە داواکارین لە بەڕێزیان لەگەڵ ئەو کۆمەڵە گەنجە لەگەڵ ئەو کۆمەڵە کەسانەی کە ئاوخەمن بۆ یانەی وەرزشی زڕانیان بڵێن یانی وەرزشی شەیدان داواکارین بەردەوام لەگەڵیان نابێت کە بەردەوام لەگەڵ ئەو کۆمەڵە کەسانە بێت کاوخەمی شارەکەن و بە دوای کێشەکە بڕۆن داواکارین لە بەڕێزکا کامەران یەک دەنگ و یەکەڵوێز بێ لەگەڵ ئەو گەنجانەیە بۆ گەڕانەوەی یانی وەرزشی زڕایان یان تا ڕادەیە گەڕانی وەرزشی ئەگەر زڕایان نەگەڕاوە هیچ نەبێت یانی وەرزشی زڕایان بە پێی بڕیارەکانێکی تۆپی کوردستان بێگەڕاوەتەوە ڕێزی پلەتۆکانی کوردستان بەوەی سزایەکەوە داواکارن لە بڕێز کاکامەران بەڕێوەبەری ناحەی وارماوە لەگەڵ ئەو گەنجانە هیچ نەبێت یانی وەرزشی شەیدانمان بۆ بگەڕێنەوە. بەڵام پێش یانی وەرزشی شەیدان داواکارن لە بەڕێزیان یانی وەرزشی زڕان کە ماف و حەقێکی خۆمانەوە مولکێکی ئەم شارێ داواکارن لە بەڕێزیان ناوی زڕایان یانی زڕایان بگەڕێنەوە بۆ ئەم شارە و ئێمە جۆرۆک و شارەکانی کە پێمان خۆشە خەوانی یانێک بوو. و داواکارێکم هەیە لە کاکامەران وەکو هاوڵاتێکی دانوشتوی زەڕایەن بە تایبەتی ئەم ڕێگەی دەربەنیخان زەڕایەن یعنی بۆتە باعثی چەندین حادیسەیە هەم چەند کەسێک گیانی لەدەستدا و هەم چەندین کەسیش تووشی کارەساتی ناخۆش بوون مادی معنەوی هەر زەرەرەکە لەو شەخسە ناکەوێت بە بۆنی ئەو حادیسە کە ڕووەدا بۆ نمونە کەسێک تیاچێ لەو ڕێگە قەوم و فامیل و کەسی هەیە لە شارە دوورەکان بە تایبەتی لە هەولێرەوە ئەگەر ئەو حادیسە ڕوو نەدات ئەو هیچ کاتێ مەجبور نییە لە هەولێرەوە مەسرفێکی زۆر بکات و سیارێک سوار ببێت و لێ بکەوێتە ڕێبێت بۆ زەڕایەن دوو ڕۆژێک بمێنێتەوە تەبەن ئەوش خەرجێکی ئەوێت هەیە معاشەکەی یان ڕاتبەکەی بەڵێن 500,000 جارێ دوو حادیسەی ئاوە بخۆمێت لەو مانگە ڕێک بە شێوەکە لەگەڵ عایلەکە دوو جار بێتێرا بگەڕێتەوە ئەمە چی هۆکارەکە گەڕێتەوە سەر ئەم جادە و ئەم ڕێگەوبانە و منیش هەم دووبارە وەکو دانیشتێکی ئەم شارە زۆر سپاس یەکەم و ئەگەر جۆتێکمان بۆ بکە ئەم ڕێگە هەتا سنووری زەڕایەن کوێیە بۆمان چارەسەر بکە وەکو کارەبا من چونکە خۆم لە کارەبام ئێمە تا میرەدی عید بە ئێمەیە بتانێت تاکو میرەدەش بۆمان چارەسەر بکە سپاسی لەکەن و چای ماچەکەن و سپاسی ئەوەشەکەی.